دۆسی ئەم شەوی ژووری هەواڵ دەکەینەوە کە دیارە سەبارەت بە هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکانی عێراقە. یەک دنیا گروپی چەکدار لە عێراقی ئەمریکا داوای کردووە هەڵبوەشێنرەوە، خۆیان هەڵەوەشێنەوە دەچنە ناو وەزارەتی دیفاع و هێزە ئەمنیەکانەوە یاننا. ئەگەر خۆیان هەڵنەوەشاندەوە چی ڕوودەدا؟ ئەی ئەگەر هاتوو وەکو خۆشیان دەڵێن بەشداری لە پرۆسی سیاسی دەکەن. مانە کۆمەڵێ پرسن لەگەڵ میوانەکەمان تاوتوی زیاتری دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز فەریق جەبار یاوەر شارەزای سەربازی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەنابی فەریق شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش ئاگاداری ئەمریکایەکان داوای هەڵوەشاندنەوەی هێزە چەکدارەکان یاخود با بڵین گروپە چەکدارەکانیان کردووە، بەڵام تا ئێستا خۆیان هەڵ نەوەشاندۆتەوە. ئەگەر بە قسەی ئەمریکا نەکەن خۆیان هەڵ نەوەشێنەوە چی ڕوودەدا، چی چاوەڕوانیان دەکات؟ شەوتان باش، شەو هەموو بینەران باش بە شێوازێکی گشتی. دیارە ئەو گروپانەی کە چەکدارن لە عێراق بە تایبەتی بڵێن هێزەکانی حەشدی شعبی زیاتر ئەمانە لە دوو گروپ لە دوو شێوەی جیاوازی گروپ پێک دێن. کۆمەڵێک لەو گروپانە کە تا ئێستا نەهاتوونتە ژێر ڕچێفی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و مەجموعەیەکیان کە بە شێوازێکی هاتوونەتە ژێر بڵێن فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق کە ئەوەی هەیئەی حەشدی شعبی لێ پێک هاتووە و بە سەرۆکایەتی فالح فەیاضە کە سەرپەرشتیانەکە. بەڵام ئەو کۆمەڵە گروپە کە تاکو ئێستا ملکەچی فەرمانەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق دەبوون، دیارە ماوەیەکی زۆرە کە بڵێن سەرئێشە بۆ عێراقیان دروست کرده بوو. دیار بوو پێشتر بە بەردەوامی بنکە و بارەگاکانی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق دەکردە ئامانجی خۆیان، جگە لەوەش لە ناو عێراقدا لە سووریاش بە هەمان شێواز ئەو بنکە و بارەگایانەی کە سەر بە هاوپەیمانانن یان بەسەر بە ئەمریکان کردە ئامانج خۆیان. زۆر جاریش پێشترش بینیمانە تەنانەت لە هەرێمی کوردستانیش زۆر جار هەیە فڕۆکەخانەی هەولێر یان هەندێک ناوچەی تر کە بە بیانووی ئەوەیە کە ئەمە بنکە و بارەگای هاوپەیمانانی تێدایە. ئەمانە هێشتا تا ئێستا ملکەچی وەکوتم ملکەچی فەرمانەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی زۆر باشە دیارن کە وەکو لە راپۆرتەکەی بەڕێستان داریتان کرد کە چێن چ گروپێکن. زۆر باشە جەنابی فەریق، یانی کەواتە ئەوەی ئێستا لە عێراقدا هەیە دوو هێزی چەکدار هەیە، سوپا و لەگەڵ هەندێک لەوانی حەشدی شعبی وەکو خۆتان ئاماژەتان پێدا لە ژێر ڕکێف و فەرماندەیی حکوومەتی عێراقدان، و هێزێکی تر هەیە کە لەو بەهێزترە بەڵام بە هیچ جۆرێک ناچێتە ژێرباری فەرماندەیی هێزە چەکدارەکانەوە و فەرمانیش لە شوێنی تر وەرەگرن. بەڵام پرسیار ئەمەیە ئایا وڵاتێک بەم جۆرە دەڕوا بڕێوە؟ بێگومان وەکو باسم کرد، یعنی ئەم کۆمەڵە گروپە بە تایبەتی بڵێن بۆ حکوومەتی عێراق حکوومەتی فیدراڵی عێراق سەرئێشە و کێشەیەکی زۆر بوون. وەکو ئاماژەم پێدا کە پێشتر زۆر جار هەیە تەنانەت سەفارەتەکانی ئەمریکاشیان لە ناو بەغدا کە ئەمە بڵێن لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەمانە دیبلۆماتکاری وڵاتانی دەرەوەن، ئەوانەیان دەگرتە ئامانجیان. وەکو باسم کرد کە فڕۆکەخانەکان بە تایبەتی فڕۆکەخانەی مەدەنی هەولێریان دەکردە ئامانج پێشتر. بێگومان ئەمانە کێشەیەکی زۆریان بۆ عێراق دروست کرد بە تایبەتی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی هاوپەیمان و بە تایبەت دوای شەڕەکانی غەزە بوونە مەترسیکی زۆر گەورە لەسەر عێراق، چونکە کارەکانیان یعنی ئەو کارانەی کە ئەنجامیاندا لە ڕووی سەربازیەوە فراوانیان کرد. یعنی هەندێک ناوچەی باکووری ئیسرائیلیشیان دەگرتە ئامانج بەهۆی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە یان بەهۆی ڕۆکێتەوە و خۆیان خستە بەرەیەک کە پێڵێن بەرەی مقاومە. بێگومان کێشەیەکی ئەبانە بڵێن سەرچاوەی ئاڵۆزی و کێشەن کە بۆ هۆکارێک
وەکو بینیمان چەند جارێک ناچار ئەمریکا بنکەوبارەگاکانیان لە ناوچەکانی نزیک کەربەلا یان جوف السەخر یان تەنانەت لە ناو بەغاش هەم بنکەوبارەگاکانیان هەم فەرماندەکانیان کردە ئامانج. باش جەنابی فەریق، ینی بۆ خۆشت باش دەزانی، ینی خۆشیان ینی گروپە چەکدارەکانی باش دەزانن عێراق بەبێ هاوکاری و سەپۆرتی ئەمریکا ناتوانێت سەروەری خۆی بپارێزێ. کەواتە ئەگەر ئەم گروپە چەکدارانە چەکەکانیان دانەنێن تێکەڵاوی هێزە ئەمنیەکان نەبن، ئایا عێراق ینی ئەمریکا چیتر لە عێراقی قبول دەکات؟ بێگومان ئەبینین زۆر جار هەیە هەندێک فشاری ئەمریکا و نەبەستەنها ئەمریکا بەڵکو فشاری ئەو وڵاتانەی هاوپەیمانی ئەمریکان بۆ سەر عێراق، هەم فشارەکانیان زۆر جار هەیە لە ڕووی دیبلۆماتیەوە یان دیبلۆماسیەوە کە لێپرسراوانی باڵای ئەو وڵاتانە لە پەیوەندیکردنیان لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە خۆی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا یان لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق یان لەگەڵ دامودەزگاکانی تری عێراقی داوایان لێەکەن کە سنوورێک بۆ ئەم گروپە چەکدارە نەدانن و هەوڵدەن ئەم گروپە چەکدارانە یان تێکەڵ بکەن بە هێزە چەکدارەکانی تر یان بەیان خەنە ژێر ڕشێفی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە تایبەتی هەیئەی حەشد شەعبی کە ئێستا وەکو وتم ئەو بە پێی یاسا بۆتە بەشێک لە هێزەکانی عێراق و ئەتوانین بڵێن بە شێوەیەک لە شێوازەکان کۆنتڕۆڵ کراوە لەلایەن فەرماندەکەیان یان سەرۆکەکەیان کە فالح فەیاضە، بەڵام ئەمانە تەنانەت ناشتنە ژێر فەرماندەی هێزەکانی حەشدی شەعبی. ئەمجا زۆر جاریش بڵێن فشارەکانی ئەو وڵاتە ئەبێتە فشاری ئابووری یان ئەبێتە فشاری هەڕەشەکردن بە لێدانی بنکەوبارەگاکانی ئەم گروپانە یان فشارە لە ڕۆی داراییەوە کە زۆر جار ئەبینن عێراق تووشی ئەزمەی دۆلارە بێ یان ئەزمەی دارایی ئەبێ. لەبەرەوەیە حکوومەتی عێراقیش بڵێن بە تایبەتی بەڕێز محەممەد شەیع سوودانی هەوڵێکی زۆرەدا و بە تایبەتی لە کۆبنەوەکانی ئێتیلافی شیعی کە بینیمان بەر لە چەند ڕۆژێک کۆبنەوەیەک بەپەلە کرا پاش پەیوەندیکردنی وەزیری خارجیەی ئەمریکا لەگەڵ محەممەد شەیع سوودانی دیارە ئاماژەکانش هەر ئەوە بوون کە بتوانن ئەو هەوڵ بدەن ئەو گروپە چەکدارانە لە چەکی قورس بە تایبەتی داماڵن ئەمجا هەوڵدەن کە تێکەڵیان کەن بە هێزە فەرمی و یاسایەکانی حکوومەتی فیدراڵی عێراق. زۆر باشە جەنابی فەریق، ئێستا وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو، یانی ئەم گروپانە نایەنەوێ بچنە ژێر ڕکێفی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە، بەڵام دەیانەوێ وەکو چۆن دەڵی بە دەوری بڕیارەکەدا بخولێنەوە و ئێستا دەیانەوێ داخلی پرۆسەی سیاسی ببن لە ژێر ناوێکی سیاسی و بچنە پەرلەمان. پێت وایە ینی دیسان و ئەم پرسیارە دێتەوە پێشێ، ینی پێت وایە ئەمە ئەمریکا لای ئەمریکا شاراوە دەبێ نازانن ئەمەی کە ئەخولێنەوە بە دەوریا هەر هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت؟ خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ حەقیقات دەربارەی ئەم کۆمەڵە بڵێن گروپە کە یەکەمین جار پێکهێنرا بۆ حەشدی شەعبی، طبعا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لەسەر لە کاتی شەڕی داعشە و لەو کاتێک کە داعش ناوچەیەکی فراوانی عێراقی لە مووسڵ و سەلاح الدین و هەندێک ناوچەی کەرکووک و هەندێک ناوچەی دیالە و گەیشتە نزیکی بەغاش بۆ هەڕەشەیەکی گەورە بۆ لەسەر بەغا لەسەر ئەوەی کە ئایەت الله سیستانی داوای کرد فتوایەکی دا بۆ ئەوەی خەڵک چەک هەڵگرێ. ئەوە بۆ بیانوویەک بۆ زۆر لە هێزە سیاسیەکان ینی کوتلە سیاسیەکانی شیعە، چونکە کۆمەڵێکی زۆر هێزی سیاسی شیعەیە گیان لە یەک، یعنی شیعە لە ضمن یەک حزبی سیاسی نین بەڵکو کۆمەڵێکی حزبی سیاسین، بەڵام ئێستا وەکو ئەبینی ئێتیلافێکیان دروست کردووە. لەو کاتەدا نزیکەی زیاتر لە 67 گروپی چەکداری حەشدی شەعبی دروست کرا و دوای ئەوە لە ساڵی 2016 یاسایەکیان بۆ ئیقرار کرا لەلایەن پەرلەمانی عێراقەوە و هەیئەیەکی باڵای حەشدی شەعبیان بۆ دروست کرا. ئەمانە ئەسڵەن خۆی ئەم گروپە چەکدارانن سەر بە تەیارە سیاسیەکانن، یعنی هەر گروپێکی چەکدارێکی حەشدی شەعبی ڕاستە گروپێکی چەکداریە، بەڵام یان هێزێکی چەکداریە
ئیتر بە هەر شێوازێک سەربازی کە خۆی پێکهێناوە کە بە شێوازی لیوا بە شێوازی فەوج بە هەر شێوازێک کە خۆیان کەتائب بە هەر ناوێک کە ناویان لێنراوەکو ئێستا ناوی مەجموعەیەتان هێناوەکو کەتایبی ئیمامی عەلی کەتایبی سەید شوهەدا بڵند گروپەکانی تر کە هەن ئەوانە حیزب الله ئەوانەی تر هەن ئەمانە زۆربەیان سەر بە کوتلێ هەر کەسە و سەر بە کوتلەیەکی سیاسی لایەنێکی شیعیە بێگومان لە کاتی هەڵبژاردنە هەوڵ دەدەن ئەمانە بە یەکەوە ئێستا گفتوگۆیەک و باسێک هەیە کە گوایە ئایا ئەمانە وەکو بەڕێستان باسان کرد کە بە یەکەوە وەکو یەک ئیئتیلاف یان یەک قائمە بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن بەڵام ناوکۆکیەکی زۆر هەیە لە نێوانی تەیارەکانی سیاسی کە ئەم گروپانەیان سربەوانن لەبەرەوەی ممکنە دیسان بە گروپی یعنی بە لایەنی جیاجیا بەشداری هەڵبژاردن بکەن بەڵام وەکو ئێستا هەیە کە ئیتیلافێکیان پێکەوە هێناوە کە پێڵێن ئیتیلافی شیعی یان ئیطاری شیعی. زۆر باشە زۆر بەڕێز فەریق جەباریاوەر شارەزای سەربازی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.